لێکردنی زیانەکان و ئێستا بە فەرمی زیانەکانی لافاوەکە ڕادەگەیەنین و باز لە پرۆسەکانی پاشیەوەش دەکەین و کە پرۆسەی پاکردنەوە تا ئێستاکە بەردەوامە. بەڕێزان، لە زیانەکانی لافاوی شەوی هەفتەی 12 کە ئەو شوێنانەی لافاو گرتوویەوە 15 شوێنە لە سنووری ناحیە قەزا سەنتەری شار و گوندەکانی دەوروبەری ناحیەکانیش، واتە ئێمە 15 شوێن لافاوەکەی گرتوتەوە و زیانە گیانیەکانیش وەکو ئامارە سەرەتاییەکان ڕامانگەیاند 12 کەس گیانیان لەدەست داوە کە دە لەوانە تەرمەکانیان گەیشتۆتە پەیمانگەی پزیشکی دادوەری و ڕادەستی خانەوادەکانیان کراوە. لە نێویاندا 3 هاوڵاتی ناوەخۆ هەیە و کوردێکی ئێزیدی، 3 هاوڵاتی عەرەب، هاوڵاتێکی تورک، 2 هاوڵاتی نیپالی و هەروەها 2 لەو هاوڵاتیانە بێسەر و شوێنن کە ئەوانیش شوانێکە بە ناوی ئومێد شامل و منداڵێکە بە ناوی دانەر نەبەس. تا ئێستا 10 تەرم دۆزراوەتەوە، وەکو باسمان کرد 2 لەو بەڕێزانان 2 لەو کەسانەش بێسەر و شوێنن بە هیوای ئەوەی بە سەلامەتی ئەوانیش بدۆزرێنەوە، یاخود ئەگەر خوا نەخواستە گیانیان لەدەستدا بێ تیمەکانمان بەردەوامن لە گەڕان بە دوایاندا لەوەی کە تەرمەکانیان بدۆزرێتەوە. بەداخەوە دوای ئەوەی کە زیانە گیانیەکانمان باس کرد، زیانە مالیەکانیش لەبەرەوەی شوێنەکان زۆرە، لافاوەکە کاریگەری زۆر بووە کە ئەویش گەلێک زۆرە بەو جۆرەیە. 2509 خێزان کەلوپەلی ناوماڵیان بە تەواوەتی ئاوی چوتێ و لەدەستدایە. 402 خانوو زیانمەند بوونە کە دیوارەکانیان ڕووخاوە، دەرگا و پەنجەرەکانیان تێک چووە و زیانی زۆر بە خانووەکانیان گەیشتووە. 867 ئۆتۆمۆبیل زیانی بەبەرکەوتیە، جگە لە ئۆتۆمۆبیلی هاوڵاتیان ژمارەیەکیش لە نێویدا ئۆتۆمۆبیلی حکومین کە تیمەکان لە بۆ فریاکەوتنی خەڵک چوونە و ئۆتۆمۆبیلەکانیش کەوتونەتە ژێر ئاو. 153 دوکان و مارکێت و کارگە و پێشانگای ئۆتۆمۆبیل و گەراج زیانیان بەبەرکەوتووە. ژمارەیەکی زۆریش لە زەوی کشت و کاڵی و مەڕ و ماڵات زیانی بەبەرکەوتووە. ئەوانە زیانی هاوڵاتیان بوون و زیانەکانی خزمەتگوزاری گشتیش کە بەبەر حکوومەت کەوتووە. ژمارەیەکی زۆر شەقامی گشتی و تۆڕەکانی ئاوڕۆ و کارەبا و وێزگەی کارەبا و پرد و قوتابخانە و بینایی حکومی زیانێکی زۆریان بەبەرکەوتووە. هەروەها هەردوو پۆندی کە دەکات بەنداوی بچووک، بێستانە و کەردس زیانێکی زۆریان بەبەرکەوتووە، مەترسیان لەسەر هەیە و تیمەکانمان ئێستا لەوێن کاری تێدا دەکەن بە مەبەستی کەمکردنەوەی مەترسیەکان و چاککردنی پۆندەکان. بە کۆی گشتی ئەو پارەیە کە خەملێنراوە لە تەواوی زەرەر و زیانەکان 20 تا 21 ملیار دینار دەبێتن.